خۆشەویستانی کورسات دیون سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم پانۆرامایان شەوتان پێشکەشەکەین ئەمڕۆ ڕۆژی جیهانی کرێکاران بوو لارێمی کوردستان ساڵانە لەگەڵم ڕۆژەدا زۆر باس لە مافی کرێکاران دەکرێت بەڵام دەبینین کە کرێکارێکی زۆر تەنانەت خەڵکێکی زۆر کرێکاری دەست ناکەوێت لارێمی کوردستاندا و ئەوانەشی کە کاریان دەست دەکەوێت گلەی و گازاندە و ناڕزایی هەیە باسی یاسایەکی تۆکماکرێ باسی یاسای زەمانی اجتماعیە کرێ و باسی کۆمەڵێک پێداویستی تر بۆ پاراستنی ژیانی کرێکار لە شوێنی کارەکرێت و ئەگەر فریا کەوتین لە چوارچێوەی بەرنامەکە باسی خاوەن پێداویستی تایبەتەکانیش بکەین لەگەڵ بەڕێز وەزیری کاردا بۆ هەموو ئەم پرسانە ئەم شەو میوانداری بەڕێز شوێستان محەممەد وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی حکوومەتی هەرێمی کوردستانمان کردو زۆر زۆر سپاس بۆ سەرچاو سپاس بۆ پشتاریت لە پانۆرامادا من وێڕایەوەی بەناوی خۆ مستافی بەرنامە و دەستگای میدیای کورسات پیرۆزبایی ڕۆژی جیهانی لە کرێکاران و ماندوونە ناسانی هەرێمی کوردستانەکەین دەستیان ماچەکەین جەنابەت چی هەیە بۆ ڕۆژی کرێکاران ینی چی بیرخستیتەوە ئەمڕۆ چ زەڕوریەتێکی بیرخستیتەوە بۆ ژیانی کرێکاران کەم بینیم بەشدار بوویت لە شاری سلێمانیە سەرەتا پیرۆزبایی سەرجەم کرێکارانی جیهانەکەم بەگشتی کرێکارانی هەرێم بە تایبەتی هیوادارم توانین کە ئەم کابینێمان جێهێشت توانی بێتمان زۆربەی کرێکارانمان دەستەبەر کردبێت توانی بێتمان یاسایی کار کە ئێستا لە لیژنەی یاسای ئەنجومەنی وەزیرانە پەرلەمان پەسەندی کردبێت هەمواری یاسای خانەنشین و دەستەبەری کۆمەڵایەتی کە ئێستا لە ئەنجومنی شورایە ئەویش پەسەند کرابێ توانی بێتمان بە شێوازێ خزمەتی کرێکارمان کردبێت کە لە ئاستی داخوازی کرێکاران خۆیان نابێت و ئێمەش ئاسوودە بوو بین ئێمە ئەمڕۆ کە سەردانی دوو شوێنمان کرد کۆمپانیای بازرگانی ئازاد و کۆمپانیای شاری ئاسن کە هەردووشی کۆمپانیای ئاسن بوو بەداخەوە ئەوەی بینیمان زۆر جێی نیگەرانی بوو لە چ ڕوویەکەوە بەڵێ یەکەم یەکێک لەو دوو کۆمپانیایە ئەو موچەی ئەیا بە کرێکار ئەوەی لە لای ئێمە تۆمار نەکردووە واتە کەمتری نووسیەوە بۆ ئەوەی کە دوات پارە کەمتر بە کە ئەمە زەرەرە بۆ کرێکارەکان دواتر بە پارێکی کەمتر خانەنشینە بن لەوەی کە خۆیان شایستیانە جگە لەوەی کە شوێنی کرێکارەکان شوێنی مانەوەکانیان ئەوانەی کە کرێکاری بیانین زۆر پیس بوو زۆر ناڕێک بوو هەروەها لە ڕووی سەلامەتیەوە زۆر خراپ بوو لە ڕووی کارەبا و ئەو جۆرە شتانەوە هەروەها لە ڕووی ئاوی سارد و هەروەها تەوالێت و حەمام و ئەو شتانیان زۆر خراپ بوو مەطعەم و مەطبەخ و ئەوانیان خراپ بوو مۆڵەتی مانگێکمان پیاون کە هەموو ئەوانە چاڵام نین بە دادگا تۆ بڵی لە هەموو ببرایان لە هەموو کۆمپانیەکانی کوردستانە نموزەجی وهانە بێت دیارە ئەبێ هەبێ ینی شەر نییە هەمووی بەگشتگیر بڵین هەمووی وایە ناچکە ئەوە بڵێ غەدرە لە کۆمەڵی کۆمپانیایە لە کۆمەڵی کارگا بەڵام ئێمە لیژنەکانی ئێمە بە بڕوای من لەبەر ئەوەی کە بەڕاستی ئەوەی پێویستە لەبەر دەستیانە بێ بۆ ئەوەی کە بڕۆن سەردانی هەموو کۆمپانیا و کارگەیەک بکەن لەبەر دەستیان نییە بەداخەوە بە شێوازێک یعنی کەم و کورتی هەیە لە دایرەکانی ئێمە لە ڕووی ستاف پێشینەکانیان ئۆتۆمبیل کە ئەمە بەداخەوە سەردەمێک پارەکی زۆر هاتووەتە ئەم وڵاتە تەنانەت ئەم پێداویستیانیان بۆ بەڕێوەبەراتەکانیمە فراهم نەکردووە بۆیە من یەکێک لەوانەی کە لەگەڵ ما بوو ئەمڕۆ لیژنەی پشکنینی بەڕێوەبەراتی کار بوو تی زۆربەی ئەو کۆمپانیانەی کە چم من خۆم لەسەر حسابی خۆم بە تەکسیە چم لەبەرەوەی نە پێشینەکەمان بەشەکان نە سیارەمان هەیە بەڕێوەبەرایەتیەکەمان یعنی ئەم دۆخەی کە هەیە لە بەڕێوەبەرایەتیەکان کە بەداخەوە نەتوانراوە پێداویستیەکانیان دابین بکرێت لە ڕابردووە بۆ پارە زۆرەی کە هەبووە نەتوانراوە بەڵام من پێم وتون ئەمڕۆ بە هەردوو بەڕێوەبەرەکەمان بەڕێوەبەری کار و بەڕێوەبەری دەستەبەری کۆمەڵایەتی کە بێ لیژنەی
هاوبەش پێک بێنن و هەموو کارگەکان بەسەر بکەنەوە چکە من پێم وایە ئەو دۆخە لە زۆربەی کارگەکان هەیە هەر خۆشم بڕیارم ماوەکە هەفتەی جارێک ئەگەر لە هەولێر بم یا لە سەیمانی بم کارگەکانی ئەوێ و ئێرەش خۆم بەسەریان بکەمەوە. کوێستان خان ئامارێک هەیە لای ئێوە مەسەلەن چەند کرێکاری بیانیان چەند کرێکار لە هەرێمی کوردستانە کارەکە بە تەقریبیش بێت؟ ئەمە ناتوانم بڵێم چەند کرێکار ئاڵوگۆڕەکە بەڵێ کرێکار ئاڵوگۆڕەکە کرێکار خانەنشینە بێت بەڵام ئێمە 150,923 کرێکار دەستەبەر کراوە ئەمانە هینی 36,679 کۆمپانیایە ئەم کرێکارانە دەستەبەر کراون واتە هەموو مافێکیان هەیە کە تەمەنیان و خزمەتیان تەواو بوو خانەنشینە بن وەک هەر کەسێک کردی تایبەتە بەڵێ بەس پارەکە لە سندوقی خانەنشینی و دەستەبەری کۆمەڵایەتی ئەدرێت ئەم پارەیە و هاو تایە لەگەڵ کەسێک کە لە کەرتی گشتی کار بکات و ئەگەر نەشێوێ خانەنشین ببێت پێش تەواوبوونی تەمەن و خزمەتەکەی ئەتوانێت پارەی نهایەتی خزمەت وەربگرێتەوە کە پارەیەکی زۆرە. لەو 150,000 کەسا تەناسی و 150,923 کرێکار دەستەبەرە هینی 31 کۆمپانی 600 بەڵێ 679 کۆمپانیایە بەڵێ ئەجا ئیتر ڕەنگە دوو ئەوەنە سێ ئەوەنە شەبێ کە دەستەبەر نەکراون بەڵێ ئەمانە مافیان هەیە لە لای ئێمە. زۆر باشە بەڕێز پەرلەمانتاریش بوویت یاسایەکی تۆکمە هەیە لە پەرلەمانی کوردستان لە هەرێمی کوردستانە کە بتوانن ئێوەکو حکوومەت پشتی پێ بەستن یاخود کۆمپانیایکی پێیزبار بکەن یاخود کەرتی تایبەتی پێیزبار بکەن بۆ پاراستنی ژیانی کرێکاران؟ بەڵێ چۆن دوو یاسا هەیە یاسای هەفتاویەکی ساڵی 1970 کار ئەمە تایبەتە بە هەموو ماف و هەموو وردەکاری کار کرێکار ببوورە کرێکار و خاوەنکار. یاسای دووەم یاسای 39 ساڵی هەفتاویەکی خانەنشینی و دەستەبەری کۆمەڵایەتی هەرهی عێراقە بەڵام ساڵی 2012 پەرلەمانی کوردستان هەمواری کردووە. یاسای خانەنشینی و دەستەبەری کۆمەڵایەتی ئەمە تایبەتە بە شێوازی دەستەبەرکردنی کرێکار شێوازی وەرگرتنەوەی پارەکەی پێکانەکەی ئەمە ئەو تەفاسیل وردەکاریەتیایە بەڵام ئێمە پێمان وایە هەردوو یاساکە کەم و کورتیتیایە بۆیە هەر لە سەرەتایی داوای هەموارتان کردووە نەخێت یاسایەکی کەمان بۆ کار ئامادە کردووە یاساکە چۆتە ئەنجومەنی شورا تێبینی خۆی یاوە ئێستا لە ئەنجومەنی وەزیرانە ئەبێ ئەنجومەنی وەزیران پەسەندی کاو بینێرە بۆ پەرلەمان بەڵام بۆ یاسای خانەنشینی و دەستەبەری کۆمەڵایەتی هەموارمان کردوێتەوە هەموارەکەی سا لە ئەنجومەنی شورایە ئەبێ ئەنجومەنی شوراش تێبینی خۆی بات بینێرێت ئەنجومەنی وەزیران بۆ پەسەندکردنی و ئاراستەکردنی بۆ پەرلەمانی کوردستان بڵین یاسانیە یاسا هەیە بەڵام ڕوانگەی زۆر بەدڵتان بەڵام بۆ نمونە یاسای خانەنشینی و دەستەبەری کۆمەڵایەتی لەگەڵەوەی ساڵی 2012 پەرلەمانی کوردستانیش هەمواری کردەوە کۆمەڵێ بۆشایی یاسایی تایە بۆ نمونە گرنگترین شت بەلای منەوە ئەوەیە لەم یاسایە ئەو کرێکاری خاوەنکاری نەبێت دەستەبەر ناکرێت بۆ نمونە سایق تەکسیەک بۆ نمونە کرێکاری بیناسازی لەبەرەوەی ماڵانە نییە و خاوەنکاری نیە مەسەلەن وەستایەک ئەچێ کۆمەڵی کرێکار کۆکات و خانوویەکی پێتەواوەکات دەستەبەریان بۆ نایەت چکە ئەمانە گۆڕانکاریان بەسەرایەت بە ڕۆژانە ئیشەکەن بەلای منەوە زۆر گرینگە ئەمە چارەسەر بکە ئەو یاسایە بۆی بتوانین هەموو کرێکارێک دەستەبەر بکەین بە بەتایبەتی ئەوانی بیناسازی. زۆر باشە چیترم کەم و کوڕی هەیە لە ناو قانونەکەی مەسەلەن بەڵتانیان لە قانونە تازەکەدا بەڵێ بۆ نمونە لە یاسای کار ئێمە ئەوەی بەلامانەوە گرنگیمان پێیاوە ئەوەیە کە هاوسەنگیەک هەبێ لە نێوان کرێکار و خاوەنکارە ئەبێ بەدیدێک دابڕێژرێ کە بەرژەوەندی دولیان پارێزراو بێ جگە لەوە مافی زۆری ژنمانتیا بڵێ جاگە کردوێتەوە جگە لەوەی کە لە ڕێژەی لە 5 بان بۆ هەموو کۆمپانیایەک داناوە کە ئەبێت خاوەن پێداویستی بخاتە کارەوە چکە ئێستا هەر کەسی خاوەن پێداویستی بێت چێتەر کۆمپانیای گۆری ناگرن بەڵام کردومانە بەمەرج لە هەر 100 کرێکارێکە بە 5 خاوەن پێداویستی تایبەت بێ
هەروەها لەناو یاساکە ئێمە گرێبەستی نمونەییمان داناوە بەشی زۆری کێشەی کرێکاری ئێمە کە خاوەنکار دەریەکە دوای پارەی نایەتەیە دەستەبەری ناکە ئەوەیە کە گرێبەستێکی ڕوون و گرێبەستێکی ئاشکرا و گرێبەستێکی هاوتا بۆ بەرژەوەندی خاوەنکار و کرێکار نییە. خاوەنکار بە ئارەزوی خۆی و لە بەرژەوەندی خۆی گرێبەست دەکا لەگەڵ کرێکارەکەی دەستەبەری ناکە هەر کاتێ بیۆ ئیزنیە هیچ پارێکیشی پێ نایە. بۆیە ئەمانە کۆمەڵی خاڵی گرنگن کە ئێمە گرنگیمان پێیاوە بۆ ئەوەی دواتر ئەو گرێبەستە بە شێوازێ بێت کە خاوەنکار ببەستێتەوە بەرژەوەندی کرێکار دواتر لەبەر چاوبگرێ هەروەها کرێکاریش ببەستێتەوە بە هەنێک ئیلتیزامات بەرامبەر خاوەنکار. ئەمە لە تازەکەیە ئێستا لە بەردەمی ئەنجومەنی وەزیرانایە. باشە کوێستان خان مەسەلەن لە مەوزوعی کرێکاری بیانیە تا زۆر جاگلەی لەسەر ئەوە ئەکرێ بەڵێت کرێکاری بیانی لەبەرەوەی نرخێکی هەرزانترە یاخۆت لە نەوعەکان ئەمە چۆن ئەتوانرێت معالەجە بکرێت بۆ نمونە مافی کرێکاری خۆماڵی نەخوات. بەڵێ خۆی من حەزەکەم بزانی کە لە ساڵ 6 کرێکاری بیانی بە یاسایی لە ڕێ کۆمپانیاکانی سەر بۆ وەزارەتی کارەوەیەن لە ساڵ 94 یا قاچاقچیان هێنێ یا مافیایان هێنێ یان پارێزەری ناپارێزەر هەرکاتەوە قاچاقچی. بەڵێ هەرکاتەوە قاچاقچی بە ناوی گەشت و گوزار بە ناوی سەردان ئەیان هێنێ لێرە کە کرێکاریەکەن کارەکەن کە ئەمە بەشێکی زۆری بۆتە هۆکاری ئەوەی کە کرێکاری خۆماڵی کاری دەست دەکەوێت. ئەمە بەشێکی ئێمە چیمان کردووە؟ ئێمە ڕێنماییەکانمان گۆڕیوە زیاتر ساڵێکی ئەبێت تەنها کرێکاری ئەوانەمان هێناوە کە ماڵ پاگەکەنەوە کە تا ئێستا ئەوانە نییە بەداخۆ کە پێڵەن خادیمە هەرچەنە خۆشببختانە ئێستا لە سەیمانی چەند کۆمپانیایەک دروست بووە خەڵکی خۆماڵی لە لای ئیژەکە لە سەیمانی ماڵ پاگەکەنەوە و سەربەرزانە زۆر ئاساییە بۆ ئەوی کە کردومانە بەمەرج بۆ نمونە کۆمپانیایەک جێ لای ئێمە داواکە 100 کرێکار لە هەندستانەوە بێنێ بۆچی دەوێت بۆ کارگەی ئاسنم ئەوێ شتێکی دیاری کرا و ئەبێ دیاری بکە ئەعلانی بۆکەین ئەگەر کرێکار هەبێ ئەو کارە بکات نایەین بەو ئەبێ شتێک ینی دەستی کارێک بێ کە لێرە کرێکارمان نەبێت یان ئەمە بەقانون لە بەردەستانە یان ڕێنماییە ڕێنماییمان دەرکردووە بەڵام من باسم کرد لە ساسەد ئێمە جێبەجێەکەی بەڵام ئەمە لە لە سا 6 جێبەجێ بێ ئەوی کە بە ڕێگای کەیت وەکو پێم وتی ڤیزە وەرەگرێ لە ڕێی ئەو کەناڵانەی کە باسم کرد ئەمە خاڵێکێتی خاڵێکی کە ئەوەیە لە لای ئێمە کرێکاری ئاسایی زۆر کەم بووە پێشتر 275,000 مانگانە بووە 1500 سەعات بووە ئێمە نووسراوەکمان طبعاً ئەمە کۆمەڵی ڕێکاری هەیە لەسەر کرێکرێ ڕێخستنەوەی قسە بکەین بەڵام مەسەلەن لەسەر کرێکاری بیانی زیاتر ئەمەش پەیوەندی بۆ کرێکاری خۆماڵی کار ناکا لەم شوێنانە ئێمە طبعاً کۆمەڵێک ڕێکار هەیە کۆمەڵی مدیر عامی وەزارەتەکان کۆبنەوە پێشنیارەکەن کە لانی کەمی ژیان بە چەندا ئەڕوا بە ڕێگاوە ئەنجومەنێکمان هەیە ئەنجومەنی سندوق ئەم ئەنجومەنە بەرزیەکاتەوە بۆ سەرۆکی حکومەت دوێ خۆی واژووی بکە ئێمە ساڵی پار دوای ئەو ڕێکارانە داوامان کرده بوو کە کرێکاری ئاسایی بکرێتە 350,000 سەعات بکرێت بە 2500 طبعاً 350کە 300 واژۆ کارەکان ینی پۆلێن کراوە خات و کوێستان وەسەلەن چکارێک بۆ ئەمە یاخود کرێکاری ئاسایی بەڵێ بەڵام هەنێک کرێکار هەیە لە مۆڵێکی شەکە زیاتری شەکە $500 هەیە بەڵێ بۆ سەعات 2500کەی واژۆ کردووە بەڵام من لە دانیشتنەکە بۆم شەرح کرد کە ئێستا هینە 350کە بۆ هەرێمی کوردستان لانی کەمی ژیانە جگەلەوەی کە ئەگەر بەراورد بکەی 2500کە بۆ سەعات لەگەڵ 300,000کە دژیەکێک دروستەکە وتی بەڕێکارەکانی کە بۆمان بنێرنەوە ئێستا بەدەستمان کردۆ بە ڕێکار بۆی ئەو کرێکاری ئاساییە ماگانە بکەینە 350,000 بۆی لانی کەمی ژیانی دابین بکە ئەمەش زۆر کەمە مەسەلەن تۆ حساب کرێکارێک
کرێچی بێ مەسەلەن ها بەڵێ ڕاستە شت گران بۆ بە تایبەتی لە مانجی بەڵام ڕەمەزان ئەمە من هینم نەکردووە ئەمە کۆمەڵی پسپۆری ئابووری و بەڕێوەبەری ئامی وەزارەتەکان هاتوو لانی کەمی بەڵێ ئەویان دەستیشان بۆ ژیاندانا خاڵێکی کە زۆر گرنگە کرێکاری ئێمە دەستەبەر بکرێ دەستەبەر واتە مافەکانی وەک کرێکارێکی کەرتی گشتی بۆ دابین بکرێ کە ئەمەش ئەگەر چوینە سەرینەکانی کە بۆ شەر حەکەم کە ئێمە چیمان کردووە لە ڕووی دەستەبەریەوە زۆر باشە کەواتە ئێستا لە ڕووی سەلامەتیەوە مەسەلەن لە یاسا تازەکەیەوە بە ڕێنمایی چیتانێ مەسەلەن زۆر جارە بینین بەشێکی زۆری تەنان لە کرێکاری بیناسازیشە ئەو کەلوپەلانە بەکار ناهێنرێ دوور بێ مەسەلەن زۆر جار گوێمان لەوە بێ کە کرێکارێک جوانی لە دەستداوە لە بینایە کەوتۆتە خوارەوە بزمارێک چۆ بە قاچیا مەسەلەن هەموو شتانە ڕۆژانە ئەمانە ڕەنگیسا تەلەفۆن بکەین بۆ فریاکەوتنی شاریان فریاکەوتنی تر ینی ئەمڕۆ پێتەڵێ کە ڕۆژی جیانی کرێکارانە کە خەڵکە بۆ هاتووە بەڵێ خۆی لە عێراق سنتەرێکی زۆر پێشکەوتوو هەیە سنتەری تەندروستی و سەلامی پیشەیی پێش چەند ساڵێک پێش ئێستا لە کابینەکانی پێشوو ئەمە بەڕێوەبەرایەتێکی گشتی بۆ لە وەزارەتی تەندروستی دواتر خراوەتە سەر وەزارەتی کار تەنها هۆبەیەکە لە بەڕێوەبەرایەتی کاری سەیمانی هۆبەیەکمان هەیە لە بەڕێوەبەرایەتی کاری هەولێر هۆبەیەکمان هەیە لە بەڕێوەبەرایەتی دوهۆ هۆبەیەکمان هەیە لە گەرمیان هۆبەیەکمان هەیە لە سۆران هۆبەیەک لە زاخۆ هۆبەیەک یعنی سێ کەس بۆ بابەتێکی وا گرنگ ئێمە پێویستمان بە سنتەرێکی پێشکەوتوویەکەوەی بەغا هەیە ئێمە پێش کەرەنتینە چوونە لای وەزیری تەندروستی وا ڕێکەوتین کە لیژنەیەکی ئێمە لەگەڵ ئەوانە بچن سەردانی سنتەرەکەی بەغا بکەن بێنەوە پێکەوە بە هاوبەشی سنتەرێکی گەورەی ئاوا دروست بکەین لە هەرێمی کوردستان بەڵام ئیتر کەرەنتینە ئەوانەی بەسەرا هاو کارەکە دواخرا لە هاتنی وەزیری کار بۆ هەرێمی کوردستان کە سەردانی ئێمەی کرد ئەم بابەتەمان لەگەڵ باس کرد وتی وەفدێکتان بنێرن ئێمە هەموو کار ئاسانیە گەکەین لەگەڵەوەشا ئێمە بەم ئیمکانیەتێکەمە بەوەی کە هۆبەیەکە لیژنەکانی ئێمە چەنی بۆیان بکرێت چەنی پێیان بکرێت سەردانی شوێن کارەکانەکەن لەگەڵ خۆیانە ڕوشەریان دروست کردووە لەگەڵ نامیلکە ئەیان نەنێ کە چۆن خۆیان بپارێزن تامان ئەمە دوولایەنەیە یەکەم ئەبێ خاوەنکار ئەو ئەدەواتانە کڵاوە جزمێ بەدلێ دەستکێشە دابینی بکە کرێکاریش ئەبێ بڕوای پێبێ بیپۆشێ ئێستا یەکێک لەو کارگانی کەم ڕۆسەردانمانکردن وتی ئێمە ئەمانە ئامادە ئەەکەین بەڵام کرێکارەکان نایپۆشن دەفتەری غەرامەکەی پیشان نام کە چەند کرێکاریان غەرامە کردووە لەبەرەوەی کە ئەم پۆشاکی سەلامەیە ناپۆشن بۆیە ئێمە لە ڕووی ئەگەر بینی بێتێ لە کەناڵەکانەوە قسەمان لەسەر کردووە هەروەها بە ئەنیمەیشن پەیج و ئەوانە بڵاومان کردوێتەوە و ئەو پروشەراش نشمان هەیە و بە بەردەوامی لە هەر کەناڵێک لە هەر ڕادیۆیە قسەمان کردبێت ئەم هۆشداریەمان ناوە بە کرێکاران و لیژنەکانیشمان بەپی ئیمکانێتی خۆیان سەردانی شۆرکارەکانەکەن بەڵێ خات و کوێستان بۆ ئەوەی 100% ئەو دەستەبەری کرێکاریە هەبێت مەسەلەن ئەو دەستەبەریە هەبێت ئەبێت چی بکرێت مەسەلەن بەڵێ من بۆی بۆ شەرحکەم طبعاً خۆ دەزانی ئێستا لە هەرێمی کوردستان بە هەزاران کۆمپانیا هەیە بەڵێ بە هەزاران بە سەدان من ناڵم هەزاران بە سەدان کارگە هەیە بە هەزاران مۆڵ و سۆپەرمارکێت هەیە مەکتەبی ئەهلی هەیە جامیعەی ئەهلی هەیە خستخانەی ئەهلی هەیە ڕەوزەی ئەهلی هەیە دانگەی ئەهلی هەیە طبعاً بە پێناسەی ئێمە پرۆفیسۆرێک لە زانکۆیەکی ئەهلی کرێکارە هەتا کاتە پاکەوانێک ئێمە پێویستمان بەوەیە کە لە زۆربەی شار و قەزا گەورەکان بەڕێوەبەرایەتی دەستەبەرمان هەبێ ئێمە لە هەڵەبجەنیمانەکە پارێزگایە لە سەیمانی هەولێر دوهۆک بەڕێوەبەرایەتی دەستەبەرمان هەیە لە کەلار بەشمان هەیە لە سۆران بەشمان هەیە لە زاخۆ بەشمان هەیە کە من هاتووم پێیان وتوم ئێمە ستافمان نییە ئێمە سیارەمان نییە ئێمە پێشینەکەمان ملیۆن و نیوێکە پارەمان نییە بیکەینە بەنزینی سیارەکەمان کە بچین ئەم مۆڵ و سۆپەرمارکێت و هەمانە بەسەر بکەینەوە ئێمە هاتوون یەکەم جار ڕێنمایی یەکمان دەرکردووە لە ڕێ ئەنجومەنی وەزیرانەوە
کە هەر کەسێ هەر خاوەنکارێ سەر بە هەر وەزارەتێ بێ ئەبێ پاکتاوی دەستەبەری بکە ئەنج ئیجازەی بۆ تازە ئەکرێتەوە. واتە ئەگەر خستخانەیەکی ئەهلی لەم شاری سلەیمانیە کرێکارەکانی دەستەبەر نەکردە بوو نابێ وەزارەتی تەندروستی ئیجازەکەی بۆ تازە بکاتەوە. ئەمە بۆ هەموو هینا سێکتەرەکانی کەژوایە. خاڵێکی کە ئیشمان لەسەر کردو ئەوەیە چالاکردنی لیژنەکانی دەستەبەر. ئەمە بەچی بکردومانە؟ دیارە دوای هەوڵێکی زۆر و سەردانیکردنم بۆ لای بەڕێ سەرۆکی حکوومەت بە سوپاسەوە کۆمەڵێشتی بۆ کردوین لە هەر بەڕێوەبەرایەتیەک دا مفتیشی بۆ دامەزراندوین. ئەم مفتیشانە دوایەوەی دەورە ئەبینن یان لە بەردەمی وەزیر سوێنە خۆن ئەبێ ئەمانە بچن هەموو شوێنێ بگەڕن بۆ دەستەبەرکردن. بۆ هەر یەکێ لەوانە سیارەیەکی کڕیوە، بۆ هەر یەکێ لەوانە داهینەکان پێشینەکان لە 1.5 ملیۆن 2 ملیۆنەوە بەرزکراوەتەوە بۆ 8 ملیۆن جگەلەوە. ئێمە ئەم فەرم ئەمە بۆچی بۆ ئەوەی بورد بۆ ئەوەی بۆی پشکنین بکەن بەیانی هەستا لە خەو بڕوە بچێ دوکان سۆپەرمارکێت مۆڵ مەطعەم وتێل هەموو ئەمانە بچێ ناوی کرێکارەکانی موچەکانی بنووسێ و پێشی بڵێ مانگی داهاتوویەی ئەوەنە تەقدیمی ئێمە ئەتانەوێت ڕووماڵێک یان تەختیەیە بکەن ڕۆژانە بکرێ ئەمە ئەکرێت بەڵێ ئەبێ بکرێت تۆمارکردنێکە چۆنی ینی مەسەلەن تەبان ئەچێ سجلی پێەیە تۆ خاوەن مارکێتێکی سێ کرێکارەت هەیە ناوەکانی ئەنووسێ بەرامبەری چەنی پارە هەیە بۆی حسابەکە بێت تۆ لە 12 بۆی بێ کرێکارەکەی لە 5 پێڵێ یەکی مانگیەک ئەوەنە پارە ئەهێنی بۆ بەڕێوەبەرایەتی دەستەبەری کۆمەڵایەتی ئەگەر نەیهێنی مانگی داهاتوو لە 102 غەرامەیە چێتە سەر. ئەمە قانونێکەیە و کەسەی جبار بکرێت ئەی چۆن قانونە کە دەستەبەر کرا تەواو. جگەلەوە ئێمە چیمان کردو؟ طبعاً فەرمانبەرەکانی ئێمە هەندانێکی کەمیان هەبوو. ساڵی پار هەندانەکەمان جارێک بۆ زیاکردوون و ئەم ساڵیش ئێستا جارێک کە هەندانەکەیان مانگیانەوەتە 325,000 کە ئەمە وا ئەکات ئەم فەرمانبەرانە بتوانن سەردانی شوێنە گشتیەکان بکەن جگەلەوەی کە هەوڵماننا لە پارەی سندوق مانگی 9 ملیۆن دینار بۆ هەموو هەرێمی کوردستان لەبەر دەستی بەڕێوەبەرایەتیەکان نابێ بۆ ئەو کارانەی کە پێشینە ناتوانێت دای بپۆشێ. بۆ نمونە لەگەڵ لیژنەکانی ئێمە نوێنەری سندەکای کرێکاران و ژوورە بازرگانیەکان ئەڕۆن بۆ پشکنین ئێمە ناتوانیان هەندانیان بینێ بەڵام ئەتوانین لەو پارەی هەندانیان بینێ. بۆ نمونە کۆمپانیای مخالفەی هەیە ئەیین بە دادگا ڕێنمایی دارایی ناتوانین ئێمە ڕسمی داوا بین لەو پارەی ڕسمی داوا ئەین. ئێمە لە هەموو ئەو بوارانەیە کارمان کردو و هەروەها داوامان کردو لە بەڕێ سەرۆکی حکوومەت کە لە هەڵەبجە و لە ئیدارەی گەرمیان و لە ئیدارەی ڕاپەڕین بەڕێوەبەرایەتی بکرێتەوە لە قەزا گەورەکانی کاپ چەند بەشێک یا بەڕێوەبەرایەتیە بکەینەوە چکە ئەو فەرمانبەرانەی لە سلەیمانی داوامەکەن ئەبێ دەستەبەری کرێکاری هەڵەبجە ئیدارەی ڕاپەڕین چەماڵ دەربەنی خان سلەیمانی هەموو ئەمانە بکە کە ئەمە ینی زۆر گرانە بەم شێوەیە. بۆ ئێمە ئەوداوانشمان خستۆتە بەر دەستی بەڕێزیان ئەگەر لە ئایندە ئەویشمان بۆ جێبەجێ بکات. کارێکی لە هەمووی گرنگتر مەسەلەی داتابەیسە. تا ئێستا ئەم بەڕێوەبەرایەتی ئێمە کە دڵی حکوومەتی شەنەک وەزارەت تا چکە هەرچی بێکار و کرێکار هەیە لەم بەڕێوەبەرایەتی داتابەیسی نییە. لە ڕابردووە ڕێکخراوێک ملیۆنە دۆلاری یاوە بۆ دروستکردنی داتابەیسێک پارەکە دیار نیە و داتابەیس دروست دەکراوە. ئێستا من لەسەر خەتم داتابەیس دروست بکەین. داتابەیس بۆچی باشە؟ بەڕێوەبەرایەتیەکان بە بەڕێوەبەرایەتی عامە و وەزارەتە بەستێتەوە. بۆ ئایندە ئەگەر بکەوێتە کار هەرچی فایلمان ئێمە لە سلەیمانی 7,000 دۆسیەمان هەیە لە کاتی خۆپیشاندانەکان نەمەزانین چۆن بیان پارێزم چکە ئەوە هی کرێکارە ڕێنوەک هیچ شتێککە نییە. یعنی ئەمی زۆک چاوی خۆم بیپارێزم داوامان لە بەڕێز پارێزگاری سلێمانی کرد ئەگەر شتێک بوو بەڕێوەبەرایەتیەکەمان پارێزی ڕەنگە هەر خاوەن کۆمپانیایە کە قەرزارێکی زۆرە چێوی سووتێنە دوو کەس بنێرێ. بۆیە ئەمە هەموو فایلەکان وا ئیتر بە ئەلەکترۆنی ئەکرێ کە ئیتر قابلی فەوتانی نییە جگە لەوەی ئیتر ژمارەی کۆمپانیا ژمارەی کرێکار ژمارەی بێکار دەزیشانەکە و پارەکەش ئەلەکترۆنی ئەدرێ ئیتر هینی ئەوە نییە ئەم کۆمپانیانە بچنە بەڕێوەبەرایەتیەکانی ئێمە و یەک هەفتە لەوێ سەرە بگرن و ببێ بە قەرەباڵغیەک کە زۆر جار لە کاتی کۆرۆنایە ڕسمەکانیان بۆ نردم ئەوت ئێوە ئەڵێن خۆتان پارێزن سەیری بەڕێوەبەرایەتیەکەتان کەن.
ئەمەش ئەو کێشەمان بۆ چارەسەرەکە ئێستا سێ کۆمپانیا ئەرزیان تەقدیم کردووە تەکنۆلۆژیا زانیاری ئەنجومەنی وەزیران مقابلەی کردوون باشترینیان ئەین بەوە بۆی ئەو کێشەیەش چارەسەر بکەین. زۆر باش ینی ئێستا هاندانی ئەو خاوەنکارە مەسەلە من مارکێتێکم هەیە ئیشێکم هەیە ئەتانێت دەستەبەر بۆ بکەن مەسەن چۆن تێمەگەێنن مەسەن چۆن ئەزانن کە کارێکی باشە یاخود تەنها قانونێکە و تەبیق قانونە بێ جێبەجێ بکات ئاخر بەڵام ئەو کەسەش ئەبێت مەسەن دافعێک هەبێت پاڵنەرێک هەبێت مەسەن بۆ بەڵێ ئەمە هیچ پێویستی بە پاڵنەر نییە ئەمە مافی کرێکارە لەسەر خاوەنکار بێ دەستەبەری بکە ئاخر چکو تێگەیشتێکی ئەوە تۆ نیە مەسەن چۆن ئەم تەختیە ئەکرێ بۆی بتوانین ئەمە سەرکەوتوو بێ ڕەنگە دەبەرنامەم لەسەر ئەم بابەتە کردبێ جگە لەوەی وەکو باسم کرد ئێمە گرتەی ڤیددیۆیمان هەیە ئەنیمەیشینمان هەیە شوێنەکانیشمان دەستی شاکوە لە سەیمانی بەڕێوەبەراتی دەستەبەر لەکوێیە لە هەولێر لەکوێ لە دهۆک لەکوێیە بۆ ئەوەی کە خاوەنکار و کرێکاری شوێنەکانی ئێمە بزانن. زۆر باشن تا توانێت تا ڕادەیەکی باش لەوەیە تەختی من ئەمەوێ پێت بڵێم کە ساڵی پار لەگەڵ ئەوەی کە کەرەنتینە هەبووە سێ چوار بانک دەوام نەبووە وەزێکی خراپ هەبووە 3 ملیار دینارمان لە ساڵی زیاد کردووە لە ساڵی 2009 ئەو سندوقە پارێزراوی شەوە نیە گەر لە پڕارە نەما بڵێن سندوقەکەی ئێمە پارەتی ئامێنێت 555 ملیار و 193 میلیۆن و 566,012 دیناری تایە ئەم پارەیە معاشێکە ئەم پارەیە ڕاستە حکوومەت بەداخەوە سویلەکەی بردووە بۆ مەعاش بەڵام وەک ڕەسید ماوە کەس ناتوانێت دەستکاری بکە بەڵام مافی کرێکار پارێزراوە ئێستا تۆ کرێکاری خانەنشینە بیت وەزارەتی دارایی یەکسەر خانەنشینەکەت بۆ بەستێ تۆ کرێکاری ئەتەوێت پاری نهایەتی خزمەت وەرگری دوای ساڵێک لە کۆتایی هاتنێ بە ڕاژەکەت لەو کۆمپانیا وەزارەتی دارایی یەکسەر چەکە بۆکە و پارەکەی خۆت وەرەگری پارەکەمان پارێزراوە جگە لەم پارەیە ئێمە لە ساڵی 2012ەوە خۆی حکوومەت ئەبێ هەموو ساڵێک لە ساسی داهاتی سندوقی ئەو ساڵە پارە دەعمی سندوقەکە بکە لە 2012ەوە هیچ پارەیەکی ناوینەتێ کە زیاتر لە 160 میلیارد دینارە ئەویش حکومە قەرزاریەوەش باڵە خەرزاری زۆر باش شو ساخان مەسەلەن حاڵەتی تر دێتە پێشەوە زۆر جار کەسێک نەخۆشەکەوێ ئەمە لە چوارچەوەی یاسایان ڕێنمایەک بۆی هەیە نەخۆشەکەوێت مەسەلەن لە شوێنی کارەکەی تووشی گرفتە بێ ئەو ڕۆژانەی تری بەچی بۆ حسابەکرێ مەسەلەن خاوەنکار چۆن ئیزبارەکرێ بۆی ئەو کرێکارە هین نەبێت خۆتەزانی کەسێک نەخۆشکەوت لا ئیرادی بەتابێت ئێستا ئەو ڤایرۆسە هەیە کۆرۆنا کەسێک تووشی کۆرۆنا بلانی کەم 17 ڕۆژی پێویستە تا ئەچێتەوە ئیش لەمەیە چۆن ئێمە لە کێشەی کۆرۆنا ئەوانە میمان چارەسەر کرد تەبان ئەو مانگە کە کەرەنتینە بوو تەعمیممان کرد بۆ هەموو کۆمپانیاکانە بێ مەعاشی تەواوی هەموو کرێکارەکانتان بن هەر کرێکارێکی تووشی کۆرۆنا بوو ماشی نابڕێ بەڵام ئەوی تری مەسەلەن کرێکارێک لەسەر کارەکەوێت تووشی پێکانە بێ قاچێکی نقصانە بێت بە پێی ئەو پێکانە خانەنشینی ئەیدێت یعنی خۆی ئەگەر بە پێ ڕێژەکەی بە پێ ڕێژەکەی ژن ئەگەر تەمەنی گەیشتە 55 و 25 ساڵ خزمەتی هەبوو خانەنشینەکرێ پیا و 6 ساڵ و 30 بەڵام ئەگەر خانە دەستەبەر بێت پێکانی بوو ئەگەر لە ساسە بوو لە ساسە خانیشیەکەی وەرەگرێ لە 150 و 50 وەرەگرێ جگەلەوە ئەگەر دەستەبەر کرابوو لە کاتی ڕووداوێکە بەهۆی ڕووداوەکەەوە وەفاتی کرد دەستەبەرەکەی خۆی وەرەگرێ ئەگەر خاوەنکارێک دەستەبەری نەکردبێ ئێمەین خاوەنکارەکە ئەین بە دادگا بۆی دوجار بتوانین کرێکارەکە دەستەبەر بکەین دەستەبەریکە زۆر باش بینی سەر خاوەن پێداستابەت مشەی و ڕابردوو لە بەرنامەی ڕەهەن بەرنمەیەکمان کرد وڵی معاناتیان زۆر زۆر خۆ جەنابەت ئەزانی نووسراویشت بەرز کردەوە کە دوو موچیان بدرێت ینی کاتە لای خۆت موافق بووی کە دوو موچە وەربگرن 100,000یان هەیە مەسەن 100,000 خۆتەزانی لە زروفە بەشی هیچ ناکات لەو ڕۆژانەیە بە تایبەتی خەڵکێکی زۆر هەژارن لە ڕووی قانونیەوە چی بۆ کردوون مەسەلەن سراوەکەت بە کوێ گەیشتۆی بەڕێستا خۆی ئێمە کەم ئەندام 5,000 و کەسرێک 150,000 هەیە
5,000 شتێک بەڵێ 13,000 و کەسێک 100,000یان هەیە چکەمانە موچەیچکیان هەیە بڵێ طبعاان پارەکە زۆر کەمە بەڵام 30,000 هەیە کە لە ساڵی 2012ەوە تۆمار نەکراون یەک دیناریان نییە ئێمە ئەوەی بۆمان کردوون یەکەم هەمواری یاساکەمان هەموار کردوون ئەنجومەنی وەزیران پەسەندی کردووە نم ڕۆژانە چێتە پەرلەمان کە کۆمەڵێک داواکاری و داخوازی زۆر باشی کرێکارە خاوەن پێداویستیایە لە کەرنتینەوە تا ئێستا 3 جار ئێمە خۆراکمان ناوە بە خێزانە هەژارەکانی هەرێم جارێک 200,000 خێزان جارێک 140,000 خێزان جارێک 315,000 خێزان لە هەموو ئەمانە کە مندامان داخل کردووە جگەلەوەی لە کۆمپانیا لە دەوڵەمەند سواڵم کردووە لەم شار بۆ ئەو شار لەم قەزا بۆ ئەو قەزا پاکێجی خواردنم بۆ وەرگتون و بۆم ناردوون ئەمە باش ڕاستە منەظەم نییە لەبەرەوەی دەوڵەمەنی تەیەکەوێ خەڵکی نەفزنیزمی تەیەکەوێ بەڵام بەو ئیمکانیەتە و لە کاتی کەرنتینەیە و بەو پەلەپەلە هەرەوە ناکرێت ئێمە چیمان بۆ کردوون هاتوین سعاتێک دەوامی هەموو کەمەندامێکی وەزارەتەکەی خۆمانمان کەم کردوێتەوە بۆ ڕێنمایی بە بڕیار فەرمانمان نعم. دەرکردووە داوامان کردووە لە ئەنجومەنی وەزیران فەرمان دەرکە هەموو وەزارەتەکانی کەس سعاتێکیان بۆ کەم کاتەوە ئەوە پەیوەندی بە ئێمە نییە هەر کەم ئەندامێک هاتبێت وتپێتی من بە پاراڵاڵە خوێنم نووسراوەمان بۆ کردووە بۆ وەزیری دارایی نەخێر بۆ وەزیری خوێندنی باڵا بە سوپاسەوە لێی خۆش بوون هەر کەمەندامێک هاتبێت وتبێتی من لە پەیمانگاکانی وەزارەتی پەروەردە ئەخوێنم بە سوپاسەوە لێی خۆش بوون جاری وایە نووسراویان بۆ کردوون بۆ پەیمانگا ئەهلیەکانیش لاکشکاندنیان بۆ کردوون ئەمە بۆ وەزارەتی تەندروستیش بە سوپاسەوە هەروایە بەڵام من ئەمەم داوا کردووە لە ئەم جارەکە لە پەرلەمان بووم کە پەرلەمانتارەکان داوا بکەن لە وەزیرەکان بیکەنە بڕیار بۆ ئەوەی کەمەندام نێتە لایمە کتابی بۆ بکە کتابی بۆ بکە بۆ وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی خوێندنی باڵا بۆ زانکۆکەی ئەو کە هەویەی پێبوو چووە زانکۆکەی پاراڵێلەکەی لێ وەرنەگرن بەڵام ئەبێ هەویەکە دروستکەین لە 2011ەوە یاسای کەمەندامان دروست دەرچووە کە ئەبێ هەموو کەمەندامێ خاوەنی هەویە و ناستامە و فایلی خۆی بێت ئاسان نەکراوە ئێمە ئێستا دەستمان پێ کردووە ناتوان نەمەش بکەنە داتابیسێک ئەمە بەڵێ یونیسف ئێستا داتابیسێکمان بۆ کات دروستی کردووە لە دوهۆک لە ژێر تەجربەیە دوایی هەموو بەڕێوەبەرایەتیەکانی چاودێری کەمەندامان لەگەڵ وەزارەت بەیەکەوە ئەبەستینەوە و هەمووش هەویە و فایلی تایبەتیان بۆ دروستەکەین بۆ ئەوەی کە هەموو زانیاریەکانیان لامان بێ خاڵێکی کە گرینگە ئەوەیە پێشتر کۆمپانیا و ئەوانە کە بینیان دروست کردووە یا دەستەی وەبەرهێنان یا شارەوانی هیچ مەرجێکیانێ بۆ کەمەندامی نەکەر ئەوە وەزارەتەکەی ئێمە من کە چوومە ئەو وەزارەت لەگەڵ وەزارەتی تەندروستی بووین خەریکی دروستکردن بوون بۆ بینایەک کە چووم تومە بە بینای وەزارەتی کارەوتیان باڵێوتم کوا مەسعات کوا ڕەمپا کوا تەوالێت و مەخسەل بۆ کورتەباڵا بڵێ هەتا ئەوانم پێچانەکردن نەچوینە بیناکەوە پێشتر ئەم دەستەی وەبەرهێنان و ئەوانە کە بینایان کردووە گەری چێنەی کرده بێ غەرامەیەکی 5 ملیۆنیان لێ کردوین تۆ شارێکی نیشتەجێبوون دروست دەکەیت چەند قازانجەکەیت 5 ملیۆن چییە ئەیە مونایکەم ئەوە بەڵام ئێستا ئێمە داوامان کردووە کە ئەمە ببێت بە مەرج دەستەی وەبەرهێنان وەزارەتی شارەوانی مۆڵەت نێن بە هیچ کۆمپانیا و هیچ یەکەیەکی نیشتەجێبوون هیچ باڵەخانەیەک نەکەریکە نیشتەجێبوون باڵەخانە کە ئەمە ئەبێ مەرجیتیا بێ بۆ کەمەندامان هەروەها دوو پرۆژیان تەقدیم کردووە یەکیشیان 1000 خان و دروستکە لە سلەیمانی 1000 لە هەولێر لە سادەی بابە کەمەندامان بەبێ بەرامبەر لە هەولێریش یەکێک ڕازی بوونەوەە موافقە ئێستا بۆ شەرحەکەم لە هەولێریش کۆمپانیایە کاتووە چەند هینێگەکە ئەو زیاتری شمانەیاتێ لە سا 20مانەیاتێ من تەنانەت نامم بۆ بەڕێ سەرۆکی حکوومەتیش نووسیوە وتومە ئەمە دەستکەوتێکی گەورەیە بۆ کەمەندامان بەڵام ئەمە لە بەردەمی ئەنجومەنی وەزیرانە چووکە ڕێنمایی دەستەی وەبەرهێنان بۆ یەکە نیشتەجێبوونکان گۆڕاوە چاوەڕێین ڕێنماییەکان دەربچێ بەپێی ئەو ڕێنماییانە ئێمە لە هەموو بوارەکان ئیشمان لەسەر کەم ئەندام کردووە ئێمە مۆڵەتی بە خێوکەرمان هەیە
هەر دایک و باوکێک مناڵێکی هەبێت مۆڵەتی بە خێوکەر وەرەگرێ. ئێستا بەداخۆ پیاچوونەوەمان بۆ کردووە گەندەڵی زۆرتیە، بەڵام لە ڕێنمایە تازەکەیە چیمان کردووە؟ هەر خێزانێک دوو مناڵی ئۆتیزمی هەبێت دایکەکە و باوکەکەژتوان مۆڵەتی بە خێوکەر وەرگرن. هەرەوەم لە بیرە و شتی زۆری تریشمان کردووە. زۆر بەبەردەوامیش کورسیمان بۆ پیا کردوون لە شوێنێک زانی بێتمان کە مندامێکەیە، یعنی بۆچی هەماهنگگی لەگەڵ شەریکەی ئۆتۆمبیلەکان ناکەن؟ مەسەلەن بتواندرێ شتی زۆر تایبەت هاتوێ سە لە سین دروستەکرێ لە ژاپۆن دروستەکرێ، مەسەلەن شەریکەی جۆرا و جۆربان نەبێ بە ڕێکلام بۆیان شەریکەی جۆرا جۆری ئۆتۆمبیل هەیە لێرە، مەسەلەن لەگەڵ وەزارەتی کار کۆنتاکتێ بکە، مەسەلەن 10 سیارە بهێنێتە سلێمانی 10 سیارە بهێنێتە هەولێر، ئەمە تێستێک بێ بۆ خاوەن پێداویستی تایبەت. بیتان لەوە نەکردوتە مەسەلەن شتێکی لەو بابەتەشیان بۆ بکەن؟ خۆیان داوایان کردووە کە داوای سیارەیان بۆ بکرێ بە مواسەفاتی کەم ئەندامی، ئەوشمان نادووە بە وەزارەتی ناوخۆ، بەڵام ئەبێ بە دوواداچوونی بۆ بکەین زین گەیشتۆتە کوێ. زۆر باشە، دوا سەرنجی خات و کوێستان لە هەم کرێکاران خاوەن پێداویستی تایبەت و هەم ئەگەر پەیامێکە بێ بۆ خاوەن ینی مەسەلەن دەوڵەمەندەکان و بازرگانەکانەوەی کە خوا پێداون بتوانن مەسەلەن دوێنێک کاکسامان و هاوڕەکانی 4000 ناویان پێ بوو بە ژمارەی تەلەفۆنەوە لەوانە خاوەن پێداویستی تایبەت هەر کەسێ ئەوێ خێرێ بکەن خواردنێ دابینکە 100 ناوی ئەدەینێ 200 ناوی ئەدەین. من چەند ڕۆژ پێش ئێستا 3000 پاکێج خواردنم بۆ کەمەندامانی سلێمانی پیا کرد لە یەکێ لە خێرخوازە دیارەکانی هەولێر. من داواکارم لە خێرخوازان لە خاوەن کامپانیاکان بۆ کەم ئەندام و بۆ کرێکار دەزواڵا بن، هاوکاریان بن بە تایبەتی بۆ ئەم جەژنە. و یەک داوام هەیە لێیان کە ئەوانە لە ڕێی بەڕێوەبەرایەتیەکانی تۆڕی پاراستنی کۆمەڵایەتی سەر بە وەزارەتمانەوە دابەشی بکەن. با لۆگۆ ئەگەر ئەو پێی خۆشە ڕێکلامی بۆ خۆی بکە لۆگۆکەی خۆی لێبە، بەڵام ئەگەر لە ڕێی بەڕێوەبەرایەتیەکانی ئێمەوە بێ ناو دووبارە نابێتەوە، خەڵکی ناشایستەوەری ناگرێت بۆ ئۆتۆمبیلی 2009 وەریگرێت. ئەمە ئێمە ئەتوانین تەنزیمی کەین ناومان لایە و ئەو لۆگۆکەی خۆی پێوەیە بۆ سوپاسی شیەکەین، ئەتوانێت ئیشەکەشی منەظەمتر بێ و هاوکاری ئێمەش بێ، ئێمە ئەزانین کێ شایستەیە چه شایستە نییە. بڵێ زۆر زۆر سپاس بۆ بەڕێز خات و کوێستان محەممەد، وەزیری کار و کاروباری کۆمەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان. سپاس بۆ دەرفەتە. بینەرانی خۆشەویست، لەگەڵ هاوکارانم پانۆڕامەیەم شەومان پێشکەشکردن بە هیوای ساغ و سەلامەتی بۆ هەموو لایەکتان. خواتان لەگەڵ.